السلام عليكم ورحمة الله وبركاته. عشتی پەروەردگارتان لێ بخۆشەویستان، لە وانەی پێنجەم بە خزمەتتان شاد بووینەوە کە باسی فۆرموڵەکانە. پێشەوەی دەست بە دەرسەکەمان بکەین، ئەمە چەناڵی منە کە تایبەتە بە فێرکاریەکانی زانستی کۆمپیوتەر و تەکنەلۆژیا بەگشتی. هیوادارم سەبسکرایبی چەناڵەکەم بکەن بۆ ئەوەی بتوانن هەمیشە سوودمەند بن لە ڤیدیۆ و فێرکاریە نوێەکان تایبەت بە تەکنەلۆژیا کۆمپیوتەر. خۆشەویستان، لە ئەکسڵا لە وانەی پێشتر ئێمە باسی جەدوەلشیتمان کرد، جەدوەلشتێکمان دروست کرد کە بریتی بوو لە سەم. ئەمڕۆ شیتەشکە دروست دەکەین، باسی بۆ نمونە کەمکردنەکەین. باشە، کەمکردنەوەکەین. لێرانە دەینە پەیجی لایۆت، پێمەوێ ئەمە لفت و ڕایت بێ بەم شێوەیە. بەڵام پێش ئەوەی کە دەست بە وانەکەمان بکەین، حەزەکەم کە لەسەر فۆرموڵەکان شتێکم بەرچاوکەت و زۆر بەسوودە بۆ ئێوە کە بتوان وەکو ریفرێنسێک بەکاری بێنن بۆ زانینی هەموو فۆرموڵەکان. ئەوەش ئەمە لینکەکەی ئینشاڵڵا من ئەم لینکەکەتان لەگەڵ تایتڵی ڤیدیۆکە ڕەبت دەکەم، ئەم لینکە یان لە دیسکریپشنادا ئەنم ئەتوانن سەردانی ئەم لینکە بکەن بۆ ئەوەی بتوانن هەموو فۆرموڵەکانی ئەکسڵ شارەزا بن و چۆنیەتی بەکارهێنان و چۆنیەتی تەحملکردن لەگەڵ فەکشنەکان. ئەوە هەموو فەکشنەکانی لەناو ئەکسڵا هینایە، هەمووی کۆ کردوتەوە لێرانە. ئەمە کۆنتێنتە یەکەم نووسرا context fis data. Content still between data. Content یەکا لە نێوان بتوینی نێوان دوو داتا. ئەگەر کلیک کەم لە کۆنتنت سیرکەن دێت من چەند داتایەکم هەیە، لێرانە دێتام هەیە، کەڵەرم هەیە، ستیتم هەیە، کیتویەکم هەیە، تۆتاڵم هەیە. باشە، ڕید ئانتی ئەکستری. ئەگەر بینە ئێرانە چی کردە وارێ ڕێنج سیرکەین، ئەمە داتاکەیتی ڕێنج سرکێتی وان، ڕێنج سرکێتی بوو، هەموو سرکێ ڕێنج و ئەوەکانی وەرگرتیە. دواتر چی کردە the first range to invade the circuit to use a range one. لێرە هەمووی شی کردوتەوە، ئەمەش کۆدەکەی نووسیە. باشە، tx read anti-x سیرکە. سرکێتی یەکەم کە ئەگەر ڕید بوو ئەوە مەرج یەکەم، سرکێتی یەکەم لە 5 تا 14 لە C5 سیرکە، لە C5 هەتا C14. ئۆکەی، چی بکە؟ ڕێدی وەرگرە بە مەرجەک لە D5 تا D14 TX-ەکان وەرگرە. ئەوە شتێکی زۆر جوانە. مانە من بتوانم سێرچ بکەم لە ناو دوو لە بینی دوو ڕۆ عەفو کۆڵۆم و هەروەها مەرجەکەش دابنێ. واتە ئێستا گەر بێت و لێرانە ئەمەش زیاد بکەین. باشە، ئەوە ڕێنەی بکەین، بورن. باشە، ئەوە نایدێنێت فلتەر. ئۆکەی، لێرە تەیبڵێک دروست بکەین، یان هەر هەمان ئەم تەیبڵەم جەدوەلە بینیم. کۆپیکەم بێنمە ئێرانە. ئۆکەی، ئەمە بچمە پەیج لایۆت. ئەمە کۆپیکەم. ئۆکەی، لێرانە لە فلتەرینگ ئەمە پێستکەم. ئەمە کۆنترۆل ئەکسکەم. ئۆکەی، ئەمە
فلترینگەکەی بەم شێوەیە بۆ نمونە ئەمە گەورەکەم ئەمە گەورەکەم ئەمە کەمە کچکەترکەم بەم شێوەیە ئەمە بێنمە ئێرانە ئۆکەی ئۆکەی بەم شێوەیە ئەمە چی ئەرێم ئەرێم ئەو تەڵەبەی کە لێرانە هەیە تەنها بۆ من لێرانە عەموو دەشکە زیاد بکەم ئۆکەی لێرانە ئۆکەی عەموو دیکە بکەمە تایبە بێمە ئینسێرتی ئەو سێزدەی بکەمە سۆری ئەو سێزدەی بکەمە 12 اوكي عمود اشكم ليرة زياد كده ناوي عمودي بون من ليرة انا ناوي ليه بنم بون معد حسابات باشا اگر بهم امن او مرزي دست نشان كم ارم content if استانكا ام مرجع تطبيق بكين بلام اما زيادتر بيش بمرجع بستين باشا ارم ليرانا ارم يكسانا اوكي content سيركا مثلا content معناه ليران شو content content if باشا content if اسواتا حساباتي او باشا اما content if اوكي سيركا سكيت يكم ورقي اوي معادلة يكم ومعادلة دو ورقي مرزق كده يعني باشا معادلة يكم اما بمن لسر اوي بي باشا فارزة سيركا بمرزة اما مورقر فارزة اما بي بومنا نابي انترم كربا اوكي ليرس هيج جوازني باشا فارزة اما بي امن همو سال بكان ورقرم مارم ليرانا سشتكم هي بيست باشا بيست زور دوباره بيتو لم عاموده ارم بيست ملو ورقرا اوكي فارزة باشا سيركا فارزة سركيتي دوم ورقرين سركيتي دوم بونونا اويا وش مرلر اوكي سركيتي دوم مش مرقر سركيتي كم مرقر وسركيتي دوم مرقر فارزة ام مرزج دا انم اوكي لبروي هيش من نصيبه او جاريت بو مرزج انا بيزبن واوج بون منا او بيزبي اوج بون منا نوبي نو ورقري يعني دبي دش ورقي اوكي اكاتا يك سن نفرم هي عفو سن درجم هي كا لسد كي ديه نابي ولا سر بيستكشي بيستي نابي يقدر اسمها اگر بهم اوش بكم دا ساتيكا اوش بكم دا سن طلبة مية لسر بيستي اوكي وابزام حساباتم بقولن حساباتم او كور قلتيا اوكي جود نك او دي بقولن دي دوم مر قلتيا سن طلبة لسن درسا بيستي هنايا ديك بيستي يكم هو دي دومشي دي هنايا بس دو طلبة باشا واتا count سيركن باشا count ifs اگر ودو count تنها اويلو اجمار دي بس count ifs واتا لون بجميره بس بو مرزي كا من امامي استعرم او طلبه لتندرسا ل هاشتاي زياتري هنا باشا او طلبه لتندرسا ل هاشتاي زياتري هنا ارم يكسانا count ifs count
باشە ئیفس سیرکە کاونتی فس ئەوەی وەرەگرم بە ئەوانم بۆ حیساب بکە فارزە باشە ئۆکێ سیرکە لێرانە گەورەتر لە 20 وارم لە چەند دەرسە گەورەتر بووە لە بۆ منە 50 چاتێکە چەند دەرس لە دە دەرسا ئەو تەڵەبە لە دە دەرسا گەورەتر بووە 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 9 دیارەیەکم حیساب نەکردە لێرانە بە ئۆکەی لە Q3 تا Q12 هەیە لێرانە کەمتر نۆ دەرس باشە لێرە لە چەند ئەوەی گەورەترە لە 50 ستانم ناو تەڵەبە ئەو هەم کۆکراوێ باشە ئەو هەم کۆکرا لێرانە ئەو تەڵەبە لە 37 دەینە باشە ئەوە بۆ 36 کەواتە ئۆتۆماتیکی ئەوە بۆ 8 باشەمانەی ڕێک دەگەگۆڕ ئەوەی بکەمە پادا ها سیرکە ئەوەش 46 ئەوە بۆ ئۆتۆماتیکی ئەو دەرەجانە دەگە ئاگۆڕە ئەگەر بێت و ئەو هەموو وارد چەند لە 7 دەرسا گەورەتر لە 50 ئێستا برێم ئەو تەڵەبە لە چەند دەرساکەتیە ئەوەی کەت بوو بۆ نونە ئەرێم ئەو تەڵەبە لە چەند دەرسا کەتیە ئەرێم یەکسانە کاونت ئیفس ئۆکەی ئەوەی وەرەگرم ئەو هەندەی بۆ نونە ماف فارزە مەرجی دەئەنێم ئۆکەی مەرجم دانەنا ڕاست کردیە سفر مەرجی دەئەنێم ئەرێم بچووکتر و یەکسانە نا بچووکتر لە 50 لە چەند دەرسا لە دوو دەرساکەتی ئەو تەڵەبە لە 7 دەرساش ناجح بووە چاتەکە لە دوو دەرساکەتیان لە 7 دەرساش ناجح بووە ئەوە چ بوو ئەوە کاونت ئیف کاونت سباتە لۆم حیساب بکە ئەوجارێتوان مەرجی دابنم ئەو هەرم ئەو تەڵەبەم لۆ بینە دەرێ کە بۆ نمونە معدەلی لە 8 بەرەو سەرێبی وە لە مەکتەبی ڕوانزێبی لە عەفتای لە 9 بەرەو سەرێبی لە ئامادەیبی ئەوە لێراتوانم ئەوانە هەمووی بکەمە مەرج ئەوە کاونت ئیف بوو جیازی کاونت و کاونت ئیف چیە کاونت ئیف ئەژمێری بەڵام بە مەرج کاونت بەس ئەژمێری ئێستانم ونا من کاونتی بکەم ئەوەی ئەو معادلەی کاونت کەم پێمەرێەوە ئەوە بەبێ مەرج ئەژمێری سیرکەن دێمە فۆرمولەکان دێمە یەکسانە بە کاونت ئۆکەی ئۆکەی بۆ نام پێمەوەی ئەمەم لەو کاونتکە باشە ئێستا ئەوە ئەژمێری بەبێ مەرج ڕاست نوێە بەبێ مەرج ئەوەی ژمار 9 دەرسم هەیە باشە چەند دەرسمێ ئەمن 9 ئۆکەی لەو دەرسانە لە چەند دەرساکەتیە لە دوواکەتێ لە چەندا ناجحوە لە عەفتا ناجح بووە امتیازی کاونت و کاونت ئیف تێگەیشتە دواتر دێمە سەر داتا باشە ئەوە بەروار باشە ئیشکردن لەسەر بەروار ئەوە شتێکی زۆر زۆر گرنگە ئەمن بێم برێم ئەو داتایان لۆ بینە دەرێ لە فلان بەرواری بیان ڕێنجی ئەوەی لە فلان بەرواری بی کاونت ئیف ڕێنجەکەی وەرەگری داتاکەی وەرەگری لەو بەروارێ ئەوەش لە وانەکانی دیکە ئینشاڵڵا دێنە سەرێ باسەکەین بۆ منە ئەیەک بیەک سیەک باشە ئەیەک for example years month day باشە BCD یەکی 2009 ئەوەش ریزڵتی کردیە باشە ڕێنجەکەی وەرەگری بۆ نامن ئەو ڕێنجەمەوێ ئەگەر گەورەتر بوو لەو داتایی بە بۆ منارم هەموو ئەوانم لۆ بینە دەرێکە لە مانجی دەنە باشە هەموو ئەوانم لۆ بینە دەرێ لە مانجنن ئەو لێرانە
هەموو ئەو داتایانت لۆدین تێدەوە لەسەر پەیوەندی بە دێتایە. count ifs و count if هەرە جیاواز لێوان count if و count لێرانە count if یەک مەرجە باشە یەک مەرج وەرگرتیە بەس count ifs دوو مەرجی وەرەگرێت ئەوە جیاوازێکی سادە ئەتوانین دوو مەرج پێکەوە دابنێ و ئەتوانین یەک مەرج دابنێ هیچ جیاوازیەکیان نییە. ئەوش ئێگزامپڵی بە count هینایتەوە لێرانە کە یەک مەرجی وەرگرتیە. لێرە باسی count if مان کرد و باسی دێتامەوە جیاوازی نێوان count ifs و count if و count if ئێگزامپڵەکەی کە تەطبیقمان لێرە ئەتوانین دوو مەرج دابنێ ئەوە گەورەتر بی ئەوە ئەگەر ئەوە 20 بی ئەوەش دەبی ئەوەش 20 بی ئەوەش دەبی پێمان برێت چەندە ئێستا بێم ئەمن ئەوە 20 ئەو هەشتەش بکەمە دەبی لێرانە بیتە 3 فۆر ئێگزامپڵ هەمووی ئەبدێتە بیت و لێرە چەند تەڵەباوە بوو هەمووی ئەوە باشی فلتەرینگ بوو لەسەر چی لەسەر سێ بابەت ئەکاونت if چکە ها ئەوەش ئەکاونت بوو باشە ئەکاونت واتە سەبتۆتاڵی ئەوە هەمووی لۆ کۆ کاتۆ بەس تۆتاڵ ڕێنجەکەت پێ نارێ تۆتاڵ ئیندێکسەکەت پێ لێنگسەکەت پێرێ کە چەندە باشە ئەوەش لێرانە دەرەجەی ساقی لە چەند دەرس کەوتووە لە خوار 50 لە چەند دەرس گەورەتر لە 50 یەکسانش دەبی هەبی لێرانە ئەمرێ 50 شێر ناجح بوونە و ئەو سێشتە منگۆ ئەو تەڵەبەی ئەو لە چەند دەرسا لەسەر 20 ناوە لەسەر دەشی دەهینایە مانای 20 یەکەم و دەی دووەم ئەوە چیە زۆر زامە ئەرێن ئایا ئەو تەڵەبە لە چەند دەرسا خراپ بووە ئەو لە سێ دەرسە هەروەک خۆی مایتەوە 20 هینایە و لە دەیەکەشی دەهینە بەس لە سێ دەرسێکی 20 هینایە بەس لە دەیەکەی خراپ بووە دەی دووەم ئەوەکو ئەوەی بەکاردێ ئەمە زۆر جا کە کۆبوونەوەی بۆ نمونە کۆبوونەوە کرێ بۆ داک و باوان لێرانە ئەو شتانە هەیە تەڵەبەی تو کوڕی تو کچی تو ئەو منداڵی تو بۆ نمونە لە مانجی یەکەم زۆر باش بووە بەس لە مانجی دووەم لە هەندە دەرسانە گۆڕدرایە جیاوازی بەسەردا هاتیە گۆڕانی بەسەردا هاتیە جیاوازی بەسەر دەرەجەکانی داهاتێ لە کۆرسێکە دووەم ئەتوانین بە پێچوانە وەرگری ئایا ئەو تەڵەبە لە چەند دەرسا خراپ بۆ پێشتر ئێستا باش بووە مانای لەسەر دەیەکی گەورەترە لەسەر ئەو ژمارەی کە لەسەر 20 ئەوەش دەتوانانی هەمووی لە ڕێگای ئەکاونت if یان ifs کە لۆت ئەکاونت کە لۆت بژمێری کە لە چەند دەرسا ئەوە بووە ئەو معدەلە ئەوە لێرە باسی ئەکاونت و ئەکاونتی بوو هیوادارم سووری هەبێ و ئەم لینکەش ئینشاڵڵا ئێمە لەسەر ئەم لینکە ئەڕۆین و هەموو فۆرموڵەکان لێرانە باسەکەین کە ئینشاءڵڵا ئەبێتە یەکەم تۆتریال و یەکەم کۆرس بە کوردی کە هەموو فۆرموڵەکان بە ئێگزامپڵەوە باس کرابێ لەم وانە دێنە کۆتایی تاوانێکی تر بەخواتانە سوێرم خواتان لەگەڵ